سەرۆکی هەرێمی کوردستان هیچ قسەیەکی نابێت لەسەرەوەی ئێستا گوزەرێ کاروباری خۆی بەڕێوە دەبات لەسەر بڕیاری ئەنجومەنی شورا. من حەزەکەم بینەرانی بەڕێز بزانن جەنابی سەرۆکی هەرێم چەندین داوەتی نێودەوڵەتی وەکو سەرۆکی هەرێم بۆ هاتووە کە لە دوای 28 ئەو داوەتە نێودەوڵەتیانە ئەنجام با سەرۆکی هەرێم لە پۆستەکەی خۆی بەردەوامە بێ بە تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەپێی ئەو بڕیاری مەجلیسی شورایی کە هەیە، بەڵام ئێمە چاوەڕێکین ڕێکەوتنی ئەم لایەنە سیاسیانە بەڕێزانە بەردەوام بێ بۆی ئەم ڕێکەوتنەی کە ئەکرێ لە کۆبوونەوەیەکی تری پەرلەمانە بۆ 2 ساڵی ئایندە سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوام بێت تا خولی ئایندەی بە پەرلەمانی کوردستان. باشە، بەڵام مە لە کاتێکدا کە بە یاسا ئەم بابەتە پێشووتر یەکلا بۆ تۆ کە ویلایەتی ئێستای سەرۆکی هەرێم کۆتاییاتەوە و سەرۆکی یاساکانی پێشووتر یاسای ژمارە 1 و یاسای ژمارە 19 سی حوزەیران کە سەرۆکایەتی پێدرێژ کراوەتەوە. بەرحاڵ سەرۆکی پەرلەمان وستە دوای ناوبڕەکەتەوەی دوای ناوبڕەکە وەڵام ئەمان پێیان وا بێت ئێمە لە فەراغی یاساییدان ئاساییە سەرۆکی هەرێم کاروبارەکانی ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی دێت سبەینێ، بەڵام پۆستەکەی شاغر نابێت چونکە هەڵبژاردن نەکراوە، سەرۆکێکی نوێ دیاری نەکراوە. بۆ مەسەلەن گفتگۆی زیاترەکەین بۆ هاوکارم زۆر داوام